ناڕەزایی و گردبوونەوەی هاوڵاتیان و جوتیارانی کورد و تورکمانی تسعین و ترکەڵان و تۆپزاوا و یایچیە دژی بڕیارێکی شارەوانی و ئیدارەی کەرکووک بە دروستکردنی کۆمەڵگەی نیشتەجێبوون لەسەر زەویەکانیان خۆپیشاندانیان ئەنجامدا. زەوی ئەم هاوڵاتیانە زیاتر لە 32,000 دۆنمە. وەکو خۆیان دەڵێن جارێک ئیدارەی کەرکووک هەوڵی داگیرکردنی دەدات، جارێ وەزارەتی بەرگری بەهی خۆی دەزانێت و دەیەوێت یەکەی نیشتەجێبوونی لەسەر دروست بکات. هەر بۆیە لە بەیاننامەیەکی هاوبەشدا کە بەناوی هاوڵاتیانی کورد و تورکمان خوێندرایەوە داوا لە سەرۆکوەزیرانی عێراق دەکەن پەلە بکات لە ناردنی لیژنەیەک بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. نوێنەری تورکمانەکانیش دەڵێت چارەسەر نەکرێت مانگرتن ئەنجام دەدەن و ڕێگای بازنەی کەرکووک بەغداد بە تەواوەتی دادەخەن. چونکە زەویەکانمان باشترین زەوی کشت و کاڵن، هەر ئەوەش وای کردووە تەماحی لەسەر بێت. بەڵام بەداخەوە ئەو بڕیارانەی لە زمانی ڕژێمی پێشوو دەرکرا لەسەر زەویەکانمان هێشتا ئیشی پێ ئەکرێ لەم شارە هیچ گۆڕانکارێکی بەسەر نهاتووە. بە پێی ڕێنمایەکانی لجنەی جێبەجێکردنی مادەی 140 دەستور ئەم ناوچەی ئێمە پێی ئەوترێ کێشە لەسەر ئەبێ بە پێوەی دستور بە پێی دستور چارەسەری بۆ بدوزرێتەوە. سێ لایەن هەوڵی وەرگرتنی زەویەکانمان ئەدەن. ئەو هۆزە عەرەبانەی لە زمانی پێشوو گرێبەستیان بۆ کرابوو. وزارەتی دیفاع ئەوانیش داوای بەشێک لە زەویەکان ئەکەن ئەڵێن لە زمانی ڕژێمی پێشوو بە ناومانەوە کراوە. ئیدارە مەحەللی شارەکە ئێستاش لەلایەن بەڕێوەبەری شارەوانی کەرکووک کتابێک دەرکراوە بە ژمارەی 4458 لە 22/2023. ناوەڕۆکی کتابەکە ئەوەیە ئەبێت 4 مقاتعە بکرێن بە شاری نیشتەجێبوون. مقاتعەکانیش 39 لەگەڵ 63 ملکی تورکمانە، 24 ملکی تۆپزاوە ملکی کووردە، 18 یایچی ملکی تورکمانە. ڕووبەری ئەم 4 مقاتعەیە زیاتر لە 30,000 دۆنمە. کەس شتێک نەکردی بۆ ئێمە بەڕاستی، یعنی شتێکی قانونێکی لە پەرلەمانەوە یان لە ریاست وزەرەوە دەرنەکردیان حتا ئەو زەویانە دەگەرێ بۆ فەلاحەکان جوتیارەکان خەڵقی کەرکووک لە تورکمان و کوردەکان. بەو زوڵم ئیستیمرارە بێ استمرار دەکەی بۆ چکە جەماعەت هەیە بەڕاستی قساکەن جەماعەت هەیە سیاست حزبی کۆن زاڵم لعنەت الله عەلەیهم ئەوانە حتا ئێستا ئەوێن با بچی هەرچۆن یعنی تەختیت کردیانەوە حتا ئێستا دەوێن با بڕۆی تحقیقی ئەهداف دەکەین. تحقیق ئەهدافی چییە؟ تەغییر دیموغرافی لە کەرکووک ملەتی ئەسلی کورد و تورکمانە. هاوکات پەرلەمانتارێکی عێراق داوا دەکات ئەنجومەنی وەزیران هەوڵ بداتەوە بڕیارانە هەڵبوەشێنێتەوە کە بوونەتە هۆکاری داگیرکردنی هەزاران دۆنم زەوی کشت و کاڵی کورد و تورکمان. ملیۆنەها دۆنم هەزارها دۆنم لە کەرکووک داگیر کراوە ماڵ کورد و تورکمانە کە بە قەراری مەجلیس قیادەتی سەورە و یاشۆن شیمال داگیر کراوە. بۆیە ئێمە داواکارین لێرەوە داوا لە سەرۆک وەزیرانەکەین، داوا لە سەرۆک پەرلەمانەکەین کە بە زووترین کات ئەو بڕیارانە هەڵبۆشێتەوە و مافی ئەو زەویانە بگرێتەوە بۆ ڕەسەنایەتی خۆی. بە بڕیاری ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعەز بە هەزاران دۆنم زەوی کشت و کاڵی لە کورد و تورکمان وەرگیرانەوە و درانە عەرەبی هاوردا. دوای ڕوخانی ڕژێمی بەعەسیش نە کورد نە تورکمان نەیانتوانی هەوڵەکانیان بخەنەگەڕ بۆ ئەوەی چارەسەری زەویە کشت و کاڵەکانیان بکەن. بۆیە ئێستاش دوای 20 ساڵ لە ڕوخانی دەسەڵاتی بەعەز هێشتا جوتیارانی کورد و تورکمان بەدەست بڕیارەکانی بەعسەوە تووشی دەیان گرفت دەبن لەگەڵ عەرەبی هاوردا. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.